کارگەی خۆمان چاردە تا 15 کرێکار ئیش دەکەن، یعنی تا حدێک 15 وەزگەلەوەی چەندین سایق قەلاب و سایق تڕە لەو شتیوا کار دەکەن لێرە، بژێوی تا حدێک دەتوانم بڵێم بژێوی 20 خێزان لەسەر ئەو کارگەیە. کاتژمێر حەوت دەست بە ئیش دەکەین هەتاوەکو 3-4 سەعات سەبت ساردیەکەمان، ڕۆژانە تقریبەن 8 ساعات ئیش دەکەین. بە دوو کابیسەن لەوانەیە ڕۆژانە بگاتە 10,000 هەتاوەکو 12,000 بلۆک دەبڕین. ئەگەر هاوینیش بێەوە لەوانەیە 6 بەیانی هەتاوەکو 4.5 و 5 دەست بەکار بکەین. ئێمە بە دوو شێوە شەتڵ بۆ جوتیاران بەخێوەکەین. یەکێک لەوانە جوتیارەکان دێنە ئێرە بە ئامادەکراوی شەتڵەکە لێ ماکڕن. یەکێکی تریان ئەوەیە کە جوتیارەکە دێ تۆوەکە و فلینەکە و پیتمۆزەکە کڕێ ئێمە تەنها بۆی بەخێوەکەین. الموسم الأول دائم الجو كلش بارد، لازم نراعي درجة الحرارة، لازم الصوبات تكون حاضرة، الغاز حاضر، الانتباه الجيد. طبعا إذا كان إهمال راح تظهر عندنا كل أمراض، يعني أمراض فطرية تظهر عندنا. زانکوی زاخو پنگاوای کمی جبو سازکرنا یکم پیشانگی دبت درنگ بت برای ام بیشن چگاوا و کرمانجت بیشن چگاوا بو قنجی درنگ نینه قنجی هر دم خوابت کرن قنجی هر قنجیه و کرناوی پیشانگی جی از بینم دی هولدن تکلیه که یعنی جهف گنجاندنه که دیگل خلک ناوند باجری دیگل زانکوی چکن و کوی دی چاواره بن کو اف جوره پیشانگی هنی جماره دیو د جی بردوام بن. عند پرتوک خانه نه عند دامود از گاید نشری نمیتی ناین بو سالم به کل بیت پیشانگه ها دو یا پرتوکان و یا سیه و یا چاره معنیت او دور نشرین هولیر و سلیمانی هین و البغدا هین و اگه همشه کربلا و نجف جی ام محاوله که این خرکی کو سال بو ساله شتی نوع تظاهره که یا روشنبیری بتاکرن هم زانکو زاخو زانکو ارکیویه هم باجر زاخو و پرتوک بگیره